سەنتەری کەرکووکی تایبەت بە لووەکان و نەخۆشیەکانی خوێن پشتی بە هاوکاری خێرخوازی بەستووە بۆ دابینکردنی دەرمان و پێداویستی نەخۆش. بۆ ئێستا سێ ئۆبەرهێنی کەرکووک هاوکاریان هێناوەتە سەنتەرەکە تاوەکو بەشێک لە پێداویستیەکانیان پڕ بکاتەوە. ئێمە وەکو مستەفرێکی ئەم شارە هاوردومانە و هاوکارەکانش لە خۆمانەوەیە و برادرانش بە هەمان شێوە بە هیچ شێوەیەکی زەعمی هیچ لایەکی پێوەنی من هاوکارەیەکە هاتووە بۆیە پێم خۆش بوو ئەم هاوکاریانە هەموو لایەک ئەگەر بەکەمش بێ بتوانێت هاوکاریان بکەن لە بەرەوەی بیان گەڕێنەوە سەر ژیان ژێر پەنجە هین ئەوە نییە کە ئێمە بۆسین چاوڕێکین. ئەم بینایە لەسەر ئەرکی خێرخوازان دروست کراوە، نزیکەی 2 ساڵە کارەکانی تەواو بووە، بەڵام بەهۆی نەبوونی پێداویستی تەواو نەتوانراوە سوودی لێوەربگیرێت و پێشوازی لە نەخۆش بکات. شۆنی دروستبوونی ئەم سنتەرە لە شۆنێکی کوردەواری من ئەتوانم بڵێم وای کردووە لە چەند بەرپرسیەکەوانی ئێستا ئەمڕۆ شارە بەنەڕێەوە فەرامۆش کرا و ئێحمال کرا. ئەمڕۆی کە واجبی خۆی نییە و لە ڕووی ئینسانیەت و لە ڕووی خێرخوازیەوە خەڵکێک هاتوون ئەم بیناتیان دروست کردووە. یعنی معقول نییە تۆ شارێکی نەوتی وەکو کەرکووک دەوڵەمەند بە خێرخوازی بنات دروست کرێت. باشە دروستت کرد. جەنابی محافظ هات لێرە لەم ئەم دەرگایە شریتەکەی بڕی. دوایەوە چی؟ دوایەوە هیچ. سەنتەری کەرکووکی تایبەت بە لووەکان و نەخۆشیەکانی خوێن ساڵانە پێشوازی لە 1500 تاوەکو 2000 نەخۆش دەکات کە نزیکەی 160یان دانیشتووی پارێزگاکانی دیکەن. هاوکارەکانی حکوومەتی ناوەند و ئیداری کەرکووکیش بۆ ئەم سەنتەرە لە ئاستی پێویستدانین، ئەمەش بووە تا بارگرانی لەسەر شانی پزیشک و نەخۆش و کەسوکارەکانیشیان. کارۆل محەممەد کورساد نیوز، کەرکووک.